من هەوڵێم لەگەڵ میوانەکەم بەردەوام بە مەگەر گوێی لە من بێت لەبارەی ژمارەی کوردەکان لە ئەڵمانیا پرسیارم هەبوو بۆچی تا ئێستا ئامارێکی دروست نییە. بەڵێ من زۆر جار ئەم پرسیارم لێکراوە بەڵام بە شێوەیەکی دروست نەمتوانیوە وەڵامی بدەینەوە چونکە ئێمە داتایەکی وردمان نییە کە ئەو کوردانەی کە لە دیاسپۆرا و لە ئەڵمانیا دەژین با بڵێن داتایەکی وردمان کۆ نەکردوێتەوە یاخود ئەو کەسانە هەندێکیان خۆیان بە کورد نەناساندووە لە ڕاستیدا کوردن و خۆیان بە کورد ناساندووە بۆیە داتایەکی وردمان نییە و دەبێت هەموو ئەو کەسانە وەڵامی پرسیارەکان وەڵامی ئامارەکان بە تەواوی بدەنەوە بۆ ئەوەی ژمارەیەکی گونجاومان هەبێت. هەندێک دەڵێن لەوانەیە پێشبینی بکەن کە لە 1000 زیاتر بێت. باشە ئەوە یەکێکە لەو گرفتانەی کە تۆ ئاماژە پێکرد کە ڕەنگە هەندێک لەوانە خۆیان بە کورد نەناسان بێت بەجددی گرفتە کە بۆیە ناتوانێت ینی بە تەواوی ژمارەی کوردەکان لەوێ دەستنیشان بکرێت ڕاستە. باش ڕەوەندی کوردی تا چ ڕادەیەک توانیوێتی خۆی لەگەڵ کۆمەڵگەی ئەڵمانیدا بگونجێنێت؟ ڕەوەندی کوردی ژمارەیەکی زۆرن و چەندین گروپی جیاوازن و گروپی جیاوازمان هەیە لە دیاسپۆرای نەتەوە جیاوازەکانەوە بە هەمان شێوە ڕەوەندی کوردی لە ئەڵمانیا توانیویانە زۆر باش خۆیان بگونجێنن لەگەڵ کۆمەڵگەکانی ئەڵمانیا و بەشێک لە نەتەوەکانی دیکە و ڕەوەندەکانی نەتەوەکانی دیکە تا ڕادەیەک نەیانتوانیوە خۆیان بگونجێنن بەڵام ئەگەر ئێمە بەراورد بکەین لە نێوان ڕەوەندی کوردی و ڕەوەندی وڵاتانی دیکە ڕەوەندی کوردی بەڕاستی بە دۆخێکی زۆر سەختدا تێپەڕیوەن چونکە کورد دەوڵەتێکی نییە نەیتوانیوە بەشی لەسەر ئاستی نێو دەوڵەتی وەک دەوڵەتێک پشتیوانی لەم ڕەوەندەی بکات. باش سەبارەت بە خۆیان لەوێ نەوەی نوێی کوردانی ئەڵمانیا تا چەند پەیوەستن بە زمان و ناسنامە و یان ناسنامەی کوردی و کولتوری خۆیانەوە لەوێ؟ بەڵێ دەزانی ڕەوەندی کورد لە ساڵانی 1960ەکانەوە هاتوونەتە ئەڵمانیا و لە باکووری کوردستانەوە لە بەشەکانی دیکەی کوردستان لە سووریا لە عێراق هاتوونەتە ئەڵمانیا بە شێوەیەکی جیاواز و لە کات و ساتی جیاوازدا هاتوون و مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە کۆمەڵگەی ئەڵمانیا و جیاوازێکی زۆریش هەیە لەگەڵ ڕەوەندەکانی نەتەوەکانی دیکە و نەوە دوایینەوە ئەم کەسانە ڕەوەندی کوردی و تێکەڵبوونیان لەگەڵ کۆمەڵگەی ئەڵمانی جیاواز بووە. جیاوازیەک هەیە کە ئەوانەی کە پێشتر هاتوون باو باپیرانیان و ئەوانەشی کە ئێستا نەوەی نوێ هاتوون با بڵێن مامەڵەکردنیان لەگەڵ حکوومەتی ئەڵمانیا و کۆمەڵگەی ئەڵمانی جیاوازە ئەوان کە ئێستا نەوەکانیان لێرە لەدایک بوون منداڵەکانیان لێرە لەدایک بوون ناسنامەی ئەڵمانیان هەیە تا ڕادەیەک خۆیان وەک ئەڵمانیەک دەناسێنن و ئێمە دەزانین ڕەوەندی کوردی و گەلی کورد بە درێژایی مێژوو ڕوبەڕووی چەندین ئاڵنگاری بوونەتەوە چەندین شەڕ لە خاکی کوردستان ڕووی داوە و سەرەڕای هەموو ئەم ئاڵنگاریانە بەڵام هێشتا توانیویانە ناسنامەی خۆیان بپارێزن سەرەڕای ئەوەی کە بەشێک بەداخەوە خۆیان نەناساندووە کە کوردن بەڵام هەتاوەکو ئێستاش من دەتوانم بڵێم زۆربەی دایک و باوکان و
باو با پیرانی ئەم نەوە نوێی ئێستا لە ئەڵمانیا توانیویانە تێگەیشتنێک بدەنە هزر و مێشکی ئەم نەوەکانیان کە خۆیان بە کورد بناسیێنن ناسنامەی خۆیان لە یاد نەکەن. دکتۆرە کوردانی ئەڵمانیا تا چەند توانیویانە لە دامەزراوە جۆرە و جۆرەکانی ئەڵمانیا جێدەستیان دیار بێەوە کە بینین لە هەڵبژاردنەکانە بربژێریان هەیە بەشداریەکەن تا چەند توانیویانە ڕۆڵی خۆیان ببینن. ژمارەیەکی زۆری سیاسیمان هەیە کە کوردن و زۆر سەرکەوتون و ئەم سیاسانەی کە ئێستا لە ئەڵمانیان لەسەر ئاستی فێدراڵی لەسەر ئاستی هەرێمی و ناوچەیی توانیویانە زۆر باش جێپەنجەی خۆیان دیاری بکەن و ئەوان هیچ ئەویان بەلاوە گرنگ نییە کە دایک و باوکیان لە تورکیا بوون لە بەشی تورکیا بوون باکووری کوردستان یاخود لە ڕۆژئاوا یاخۆت لە باشووری کوردستان لە عێراق بەڵکو هەموو خۆیان بە کورد ناساندووە وەک کوردێک توانویانە بێنە ناو کایی سیاسیەوە و کاریگەریەکی زۆر باشیشیان هەیە و وەک مامۆستا وەک سیاسی ئێمە لە ئەڵمانیا هەمانە چەندین پیشە هەیە کە لە دەستی کوردەکانایە مامۆستامان هەیە سیاسیمان هەیە با بڵێن دەریاوانمان هەیە لەسەر ئاستە جیاوازەکان و بۆرە جیاوازەکان شوێن پەنجەیان هەیە و لەگەڵ ئەوەشدا خواستی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی خزمەتی ئەڵمانیا بکەن وەک کوردێک خزمەتی وڵاتەکە بکەن و ئەوەی وێنەیان کردووە بۆ بەدیهێنانی ئامانجەکانیان بتوانن بە باشترین شێوە ئەدای بکەن و ئێستا ئەو کوردانەیە کە ئێستا هاتوونەتە ئەڵمانیا زۆر لە جاران ناسراوترە. بەڵێ دکتۆرە بێرگێت ئەمان شارەزا لە بواری دیاسپۆرای کوردی زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەت بەخشی سپاس.